چەند ڕۆژێکی کەمماوە بۆ دەستپێکردنی جامی سوپەری سعودیە کە دەبێتە هەلێک لە بەردەم ڕۆناڵدۆ بۆ تێپەڕاندنی وەرزە تاڵەکەی و دەستپێکی وەرزێکی نوێ. سیانزەیەم مانگە جامی سوپەری سعودیە دەست پێ دەکات بە یاری نێوان هیلال و ئەهلی و ڕۆژێ دوای ئەوەش نەسر ڕوبەڕووی تەعاون دەبێتەوە و براوەی ئەو دوو یاریە ڕۆژی حەڤەیەم مانگە یاری کۆتایی جامی سوپەری سعودیە ئەنجام دەدەن. چەنۆکارێک هەیە پاڵنەری هەر چواریانەکەیە بۆ ئەوەی ببنە پاڵەوان، بەڵام بارودۆخی یانەی نەسر بە تایبەت ڕۆناڵدۆ وای کردووە لە هەمان زیاتر توینی بەدەزێنانی ئەم نازناوە بن. نەسر سەرەڕای گواستنەوەی چەند ئەستێرەیە وەرزی ڕابردوو بەبێ نازنا و کۆتایی پێێنا. ڕۆناڵدۆش هەرچەندە توانی ببێتە گۆڵکاری خوری ڕاوشەن و ژمارەیەکی مێژووی تۆمار بکات بە 35 گۆڵ، بەڵام نەیتوانی یانەکەی بکاتە پاڵەوانی خولەکە. جا لەوەش لە جامی سعودیە و خولی یانە پەڕەوانەکانی ئاسیاش بێدەستکەوتمانەوە و دوور بوون لە بەدەزێنانی هەموو نازناوەکان. ڕۆناڵدۆ وەرزە شومەکەی تەنیا لەگەڵ یانەکەی نەبوو، بەڵکو لەگەڵ هەڵبژاردەکەشی لە ئێرۆ لە قۆنەغی چارەکی کۆتایی ماڵ ئاواییان کردو بێدەستکەوتمانەوە بە جۆرە کریستیانۆ نەیتوانی هیچ گۆڵێکیش لە پاڵەوانێتیەکە تۆمار بکات و باگەرێکی زۆرەوە یۆرەی 2024 کۆتا پاڵەوانێتی موشەکەکەی مادێرە بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی. لە ئێستادا و لە وەرزی نوێی کریستیانۆ ڕۆناڵدۆ هەلێکی زۆر باشی هاتوتە پێش تا ئەو بارودۆخە سەخت و ناخۆشەی تێپەڕێنێت و هەر لە سەرەتاوە بە نازناو دەست پێ بکات و بە وزێکی بەرزەوە بچێتە وەرزی نوێ لەگەڵ نەسەر. ئەم جامە بۆ یانەکەشی دەبێتە هەلێک بۆ ئەوەی بە بردنەوەی نازناوەکان شاد ببنەوە پاش وەرزێکی بێدەستکەوتی تاڵ.